ئێمە وەکو زانکۆی سلێمانی بە چەند خۆناغێک ئەم ساڵی خوێندنی 2020 دەستی پێکرد لە خۆناغ یەکەمان لە بیدایەتی مانگی دەوە دەستمان کرد بە خوێندن بە شێوەی ئەلکترۆنی و لە بیدایەتی مانگی 11دا خوێندنی ناو کەم لە زانکۆی سلێمانی دەستی پێکردووە و ئەمڕۆژ قسە لەسەر ئەوە کراوە کە هەنگاو بنین بەرەو خۆناغی سێم لە خۆناغی سێم و لە داهاتوودا بەم نزیکانە هەوڵ دەدەین کە بەشی ناوخۆیی بە شێوەیەک بۆ کۆلێجەکان بەپی تایبەتمەندی و بەپی جۆری وانەکانیان بەشی ناوخۆیی دابین بکەین بۆ خوێندکارانی زانکۆی سلێمانی و سەرۆکایەتی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی هەر لە سەرەتاوە کارمان لەسەر ئەو ڕێنمایانە کردووە کە خوێندنی ئاوێتە لەلایەن ئەنجومەنی بەڕێزی وەزارەتەوە بڕیاری لەسەر درراوە طبعاً بە مڕاعاتکردنی مەرجەکانی تەندروستی و سەلامەتی ئەوەی گرنگکە ئەوەیە کە پلانی نزیکمانە ئەوەیە کە هەوڵ بدەین کە بە شێوەیەکی مناوەبە هەندێک لە کۆلێژە زانستیەکان و بەشە زانستیەکان بتوانین بیان خینەوە ناو کەمپەس و ژوورەکانی خوێندن و هۆڵەکان و تاقیگەکان. ڕاستە دۆخە تەندروستیەکە لەبار نییە بەڵام دەکرێت بە شێوەیەکی تەدریجی و لەو کۆلێجانی کە کۆلێژین کە زیاتر زانستی کرددارین لەوانەوە دەست پێ بکرێ وردە بەشە ناوخۆیەکان بەڕووی خوێنکارانە بکرێتەوە چونکە بەڕاستی زۆر قورسە لەم بارودۆخەیە هاتوچۆ بۆ خوێنکاران.